قەیرانی ئاوێ ئاوی خواردنەوە ئەم باس دلێر کەمال هاوڵاتیەکی دانیشتووی قەزای ڕواندزە دلێر داواکاری لە فەرمانگەی ئاوی ڕواندز کردووە هەر نەبێت بە تەنکەر ئاوی بۆ دابین بکرێت ماوەی مانگێکە بەهۆی تێکچوونی ترومپاکانی پرۆژەی سەرچاوەی ئاوی بێخاڵ گرفتی بۆ هاوڵاتیانی ڕواندز دروست کردووە بۆ ماوەی مانجێک دەبێ ئاوی ڕوانزێ بەشێک لە شار ڕوانزێ قەیرانی ئاوی تێکەوت بەهۆی شکانی ئەو تۆڕبایانە یا بڵین ئەو ترومپایانێک کە لە بێخارێن شکاون لە کار کەوتون ئاو نییە جارێک هاتین بۆ ماوەی 15 ڕۆژ ئەو فۆرمەمان دروست کرد ئێستا ئەو خلاص بوو ئەوە عەل نییە ئەوە عەل نییە بۆ چارەسەرکردنی ئاو چکە ئاو ئەگەر لە ڕێگای بۆڕینێ یعنی ڕۆژانە لۆتنێ ئەتوو ناتوانی برێ ئەوە یعنی چارەسەرە زۆر بێ ئاون سار وەختی سارێمە حاریمە ئەیوانێ بەخوای تاحان بەدرێ خۆنی نەشتی نەمارن خاون نەکردەوە بەدرێ خۆ داواکانی ئاون لۆ چا بکرێەوە چ حالەمێ سۆنداوەکنوێبی مارێ خۆ خاونکەین و پێ بشۆین بەچچی وەچ حالەمێن ئاو هەبی هیچی ئاون نیە بەخوای بە دوو ڕۆژە جارەچێ ئاون لۆ دەویش تانچینیوە نابی بای ڕۆژێ ناکە ئەبڕێ دەبی بکڕین ئاوێ ئێرەش لێرە ڕاڕۆیەلۆ سرێشمە ئێستا زیاتر لە 500 خێزان لە چەنگەڕەکێکی سنتەری قەزای ڕواندز و 6 گوندی دۆڵی ئاکۆیان بە ڕێگای تەنکەر ئاویان بۆ دابین دەکرێت مانگانە لە ڕێگای کۆبۆن هەفتانە 2000 بڕی 3000 لتر ئاویان پێدەدرێت ڕۆژانە سەروی 300-400 هزار لتر ئاو تەوزیعکرێ لۆ ماڵان و لۆ گوندەکان بە تایبەت گەڕەشی نەورۆز بەڵام بارگرانیەکە لە سەمە و لەسە خەڵک و لەس حکوومەتیش لەوەی کابرا هەیە یعنی ئەمە تانکەرین بە قوسی لۆ نردێگوتی قەتراوم نییە بە هەمووی 200 تراوی نەخواردە یعنی تانکەرێکەکەن خەلەلەکە زۆر لە خەڵشیشە بە تایبەت حکوومەت خەتابارە ڕۆژانە قەزای ڕواندز پێویستی بە 7000 متر سێجا ئاو هەیە بەڵام لە ئێستادا ڕۆژانە 2500 بۆ 3000 متر سێجا ئاو دێتە خەزانەکانی فەرمانگەی ئاوی ڕواندز ئەوەش گرفتی لە دابەشکردنی ئاو دروست کردووە لە کۆی 5 ترۆمپا سێ تۆمپامۆستایە دوی کار دەکرد کە وەزی هاوینج بەسەر هات ڕێژەی خواستی ئاوی خواردنەوە لە هاوینان زیاتر لەوەی لە زستانان بی ستان تا عادەت چێشەمان نەبوو بەڵام کە هاوین داهات بەهۆی ئەو ڕێکاری یاسایانەیە گرتنەگرانە بەر لۆ جێبەجێکردن و چاکردنەوەی ئەو سێ وسترانە تۆزێک ئەمریکا تاخیر بوو لە سنووری قەزای ڕواندز زۆرترین سەرچاوەی ئاو و کانیا و ڕووبار هەن بۆ شوێنەکانی تر سوودی لێوەرگیراوە بەڵام بۆ خەڵکی ڕواندز تا ئێستا سوودی نەبووە دانیشتوانەکەشی پێیان وایە حکوومەت خۆی ڕواندزی پشتگوێ خستووە چەند پرۆژەیەکیش بۆ ڕواندز دەرچووە لە ڕابردوو گواستراونەتەوە شوێنەکانی تر ئیسماعیل عوسمان کورسات نیوز ڕواندز